قوتابێنی خۆشەویست پێتان گەشتینەوە بۆ تاوکردنی بەشی هەفتەمی فیزای پۆلی 12 لادانی شەپۆلەکان لە بەندی یەکەم باسی بەیەکداچوونمان کرد شەرح و پرسیارە شیکاریەکانیشمان تەواو کرد. بزانین لادانی شەپۆل چییە و بەراوردی لادانی شەپۆل لەگەڵ بەیەکداچوون چییە؟ سەرەتا لادانی شەپۆلەکان چنە؟ دەڵێ بریتی لە بڵاوبوونەوەی شەپۆلەکان دیقەتی پێناسەکە بدەن بڵاوبوونەوەی شەپۆلەکان لە پشت ئەو بربەستانەی دێنەڕێ، یعنی هەر کاتێک بربەستێک هاتە بەردەم شەپۆلێکی ڕووناچی تاکڕەنگ ئەوە تووشی چ دەبێت؟ تووشی لادان دەبێت. ئەو بربەستە وەکو چی؟ تەلێکی باریک، کونێکی بچووک، درزێکی تەسکیان لێوارێکی تیش. بە شێوازێکە ئەگە پێناسی بکەین گۆڕانی ئاراستەی ڕێڕەوی شەپۆلە، یعنی کاتێک ئەو شەپۆلە دەکەوتە سەر نوکێکی تیش تووشی لادان دەبێت، ئاراستەی دەگۆڕێ. گۆڕانی ئاراستی ڕێڕەوی شەپۆلە لە ئەنجامی بەرکەوتنی بە ئەو بربەستانی کە باسمان کرد، کونێکی بچووکیان لێوارشتی تیژیان درزێکی تەسک. ئەو پێناسی چیە؟ پێناسی لادانی شەپۆلە. هاتەمەشە وێنێ بکەن تیشکێک هاتوتە سەر ناو بربەستە کونە بچووکە چی لێ هاتیا؟ تووشی لادان بووە، تووشی بڵاوبوونەوە بووە. ئەو پێ دەڵێن چی؟ پێ دەڵێن لادانی شەپۆل. باش لێرە پرسیارێکمان هەیە دەڵێن چی؟ ئەمە یاسایەکمان هەیە سەرەتا لە بابەتی بێکداچوون خوێنمان دی ساین تێتا یەکسانە بە ئێم لەمدا. لەمدا لەگەڵ فێتا چ پەیوەندێک لە بینیانە؟ پەیوەندێکی ڕاستەوانە. کەواتە دەڵێن هەتا درێژە شەپۆل گەورەتر بێ لادان گەورەترە. ئەتە پرسیارەکەمان لێرە ئەوەیە بۆچی لادانی ڕووناچی کەمە لە چاودەنگ؟ ڕێک دەینە سەر ئەو قاعیدەی بۆچی ڕووناچی کەمتر لادەدا لە چاودەنگ؟ چونکە دەنگ لەمدای گەورەترە، لەمدای دەنگ گەورەترە لە لەمدای ڕووناکی، بۆیە گۆشە لادانەکەشی زیاتر، لادانەکەشی زیاترە. هەڵسەنگاندی بەش حوتم پرسیاری چوارم دەڵێ بۆچی هەستکردن بە لادانی دەنگ ئاسانترە لە هەستکردن بە لادانی ڕووناچی بینراوە؟ لە قیبی تەماشا بخوێنینەوە درێژ شەپۆلەکانی دەنگ درێژترە لە درێژ شەپۆلەکانی ڕووناچ بینراوە، بۆیە بە دەوری بربەستەکاندا پێز دەکەنەوە دەنگ، بە دەوری بربەستەکاندا پێز دەکەنە. کەواتە کەم وەڵامە ڕاستە لێرە بەپێی ئەو وەڵامی کە لەسەر باسمان کرد وەڵامی بی. دەستوری هایگنس پێناسەکەی چیەوە؟ پێناسە لە پۆلیدەی زانستی پێناسەکە هەیە. ئەمە دەڵێن ڕووناچی بە شێوەی بەرەی شەپۆل بڵاو دەبێتەوە. هایگنس دەڵێت چی؟ دەتوانین هەر خاڵێکی سەر بەرەی شەپۆل وەک سەرچاوێکی نوێ ڕووناچی دابنین کە وزەکەی دابەش دەبێت بە سەرڕوبەرێکی گەورەتر. وزەکە دابەش دەبێت بە سەرڕوبەرێکی گەورەتر. مەسەڵەن ئەو خاڵە وەرگرین وزەکە دابەش دەبێت بە سەرڕوبەرێکی گەورەتر. ئەو بۆچیە؟ بۆ پەیداکردنی شەپۆلی نوێ. ئەوە دەقی یاسای دەستوری هایگنزە. دەتوانین هەر خاڵێکی سەر بەرەی شەپۆل وەک سەرچاوێکی نوێ ڕووناچی دابنین کە بۆ پەیداکردنی شەپۆلی نوێ و ئەو خاڵش وەکو خاڵێکی وزەدا دەدرێت کە دابەش دەبێت بە سەرڕوبەرێکی گەورەتر. بابین چەند تێبینیەکمان هەیە. تێبینی یەکەم ئەمە گوتمان ڕووناچی تووشی لادان دەبێت، ئاراستەی دەگۆڕێ ئەگەر بربەستەک بێتە پێشی. تێبینی یەکەم تاواکەری ئەو پێناسەیە هەرچەندە درست تەسکتر بێت یان نوک تیشتر بێت ئەوە لادان زیاتر دەبێت. یعنی سێتا ڕاستەوانە دەگۆڕە لەگەڵ چێ؟ بە زیادبوونی یان ئەگەر درزەکەمان تەسکتر بێت یان نوک تیشتر بێت باشە سێتا گەورەتر دەبێت لەگەڵ ئەوانە. خاڵی دووەم دەڵێت چی؟ سامپڵی لادان لەگەڵ سامپڵی بێکداچوون لێک دەچن. بابەتی لادانە هەن ناوچەی ڕووناک تاریک دروست بووە. دەڵێت سامپڵی لادان مۆزوعی لادان لەگەڵ بێکداچوونی کرد یەکەم زۆر لێکتری دەچن چونکە چ دروست بووە؟ بێکداچوونی دروستکەر و لە ناوبەر دروست بووە. خاڵی سێم جەماعەت خاڵی سێم زۆر گرنگە ئاگداری بە. خاڵی سێم گرنگە. ئایا توندی ڕووناچی لادەر لەگەڵ گۆشەکە کو دەگۆڕێ؟ ئەوەی لای خۆت بنووسە فێتا پێچەوانە دەگۆڕێ لەگەڵ توندی ڕووناچی لادەر. ئەوە برژۆڵی ناوەندە. تەماشا ئەو برژۆڵەکان کە بەرەبەرە گۆشە چی لاتێ؟ گۆشە گەورە دەوێت بەڵام توندیان چی لێ هاتێت؟ تەماشا توندیەکانیان کە توندیەکانیان کەمی کردیە. کەواتە هەتا فێتا گەورەتر بێ بە زیادبوونی فێتا توندی چی لێ دێ کەم دەکە. باشە توندی بەر ئەنجامی ڕووناچی لادەر کە دەکوێتە سەر شاشەکە لەسەر گۆشە لادان بەندە. ئەو پەیوەندیش بنووسە لای خۆت باشە. دەڵێن بە زیادبوونی گۆشە ڕووناچی هەتا بە گۆشەکەی گەورەتر بێ توندیەکەی لاوازتر دەبێت، توندیەکەی کەمتر دەبێت. خاڵی چوارم لە بابەتی
لاداندا کەرتی بەندی دووەم باشە تەماشا برژۆڵەی ناوەندکە لە چاو برژۆڵەکانی تکە دوی هێندەی برژۆڵەکانی ترە بە نزیکی کەواتە لە بابەتی لاداندا پانی برژۆڵەی ناوەڕاست دوو هێندەی برژۆڵەکانی ترە بەڵام لە بابەتی بێکداچوونی کەرتێکم خوێندمان برژۆڵەی ناوەڕاست هەمان قیاسی چی هەبوو برژۆڵەکانی تری هەبوو. خاڵی پێنجەم دەڵێت دەتوانین تێبینی بێکداچوون بکەین لە دراوی پارچە دیناری کانزایی پارەی ئاسنمان پێدەگوت کاتی خۆی دەتوانین تێبینیت بکەین بێکداچوونی دروستکەر و لە ناوبەر لەسەر ڕووی دراوەکە بکەین. باش بابین بزانین دەرزەکی لادان چییە؟ بابەتی سەرچیمە دەرزەکی لادانە. دەرزەکی لادان پارچەیەک شوشەیە پارچەیەک شوشەی بچووکە ژمارەیەکی یەکجار زۆر درزیان شوختی تەریب بە یەکتری تێدایە و دووری نێوانیشیان یەکسانایی هەمویان دووری نێوانیان پێ دەڵێن دی دووری نێوان دوو درس دووری نێوان دوو درس لە بابەتی بێکداچوون هەمان بوو چەند درزمان بوو لەوێ دیەکە دووری نێوان چ بوو دوو درس بوو لێرەش دیەکە چییە دووری نێوان دوو درزە بەڵام لێرە مەوزوعەکەمان چییە لێرە تەنها دوو درزمان هەبوو لێرە کۆمەڵێک درزت هەیە ژمارەی یەکجار زۆر درزت هەیە بەڵام قیاسی بینی هەموو ئەو درزانە یەکسانن بریتێ لە پارچە شوشەیە کە ژمارەی زۆر درزی تەری بە یەکتری تێدایە دووری نێوانیان چییە دووری نێوان هەر هەموو ئەمانە پێویستە یەکسان بێ باشە لە بۆ چ باشە و پارچە شوشەیە درزەکی لادان لە بۆ چ باشە یەکەمیان کاتێک ڕووناچی سپی دەکەوێتە سەر کاتێک ڕووناچی سپی دەکەوێتە سەر بۆ نە ڕووناچی سپی بیەوە چی لێ دێ ڕووناچی سپی هەر حەوت ڕەنگی لێ دەبتەوە ڕۆی جیبف حەوت ڕەنگەکە هەر حەوت ڕەنگی لێ زیاد دەبتەوە کەواتە ڕووناچی سپی شیتەڵ دەکا بۆ شیتەڵکردنی ڕووناچی بۆ ڕەنگە بنەڕەتیەکان بەکاردێت ڕووناچی لە بۆ شیتەڵ دەکا بۆ ڕەنگە بنەڕەتیەکان سوور ڕۆی جی بف ینی هەموو ڕەنگ هەر حەوت ڕەنگی لێ زیاد دەبتەوە چکە سپی لەو حەوت ڕەنگە پێک دێ لە شەبەنگ پێک دێ خاڵی دووەم سوودی ئەو پارچە شوشەیە چییە بۆ پەیوانی لەمدای هەر ڕەنگێک دەتوانین لەمدای هەر ڕەنگێک بدۆزینەوە بەو یاسایە دی ساین ثێتا یەکسانە بە ئێم لەمدا دەکاتە چی دی ساین ثێتا لەسەر ئێم دەتوانین لەمدای سوور هەتا بنەوشەیی هەمووی بدۆزینەوە پێوانێ بکەین سێمیان ئەو پارچە شوشە لە بۆ چ بەکاردێ بۆی بیسەلمێنین کاتێک ڕووناچێک دەکەوێتە سەری تووشی چ دەبێ شکانەوە دەبێ تووشی لادان دەبێ باشە بۆچی بەکاردێ بۆ سەلماندنی لادانی شەپۆلی ڕووناچی بەکاردێ ینی ئەو شەیە دەتوانین بیسەلمێنین کە ڕووناچی تووشی بربەستێک بوو چی لێ دێ تووشی لادان دەبێت تووشی بڵاوبوونەوە دەبێت خاڵی چوارم و کۆتایی ئەو پارچە شوشەیە لە ناو دەستگایەک هەیە پێی دەڵێن شەبەنگبین کە دواتر دەیخوێنین ئەوە سوودەکانی چیە درزەکی لادان دابین بزانین ئەو تێبینیانە دەڵێت تێبینی یەکەم لە بەندی یەکەمیش باسمان کرد بوو پانی برژۆڵەکان و دووری نێوان برژۆڵەکان ڕاستەوانە دەگۆڕە لەگەڵ ثێتا باسمان کردیەوە ثێتا ڕاستەوانە دەگۆڕە لەگەڵ دووری نێوان برژۆڵەکان ئەوش ڕاستەوان دەگۆڕە لەگەڵ پانی برژۆڵەکان یاڵڵا هەتا ثێتا گەورەتر بێ دووری نێوان برژۆڵەکان زیاد دەکا و پانیشیان چی لێ دێ پانیان زیاد دەکا پەیوەندی نێوان ثێتا لەگەڵ لەمدا چییە بەپێی یاسا دی ساین ثێتا یەکسانە بە ئێم لەمدا باشە ثێتا لەگەڵ لەمدا پەیوەندی ڕاستانە کەواتە هەتا درێژ شەپۆل گەورەتر بێ گۆشە لادانمان زیاترە دووری نێوان برژۆڵەکانمان زیاترە پانی برژۆڵەکانیشمان زیاترە لەگەڵ کەمبوونی دووری نێوان دوو درس ئەو جارە دی لەگەڵ ثێتا چ پەیوەندیەکە پەیوەندێکی پێچەوانە پێچەوان دەگۆڕە لەگەڵ ثێتا ئەگەر دی کەم بکە ثێتا چی لێ دێ زیاد دەکا ئەویش ڕاستەوان دەگۆڕە لەگەڵ چێ دووری نێوان برژۆڵەکان ئەویش ڕاستەوانە دەگۆڕە لەگەڵ چێ دیسان پانی برژۆڵەکان باشە کەواتە ئەگەر دووری نێوان دوو درس کەم بکە ثێتا زیاد دەکات دووری نێوان برژۆڵەکان و پانی برژۆڵەکان شتیان لێ دێ زیاد دەکەن کەواتە دەڵێن لەگەڵ کەمبوونی دووری نێوان دوو درس دی لەگەڵ ثێتا پەیوەندیان جارانە دەبنە پێچەوانە گۆشە لەدان زیاد دەبێ بەش دووری نێوان برژۆڵەکان و پانی برژۆڵەکان زیاد دەکەن باشە بابین دەڵێ بۆچی ڕووناچی سپی
تیشی خۆ ڕووناچ سپیە بۆچی ڕووناچ سپی دەکەوێت کاتێک دەکەوێتە سەر پەپکەی سیدی ئەوە سەر ڕووی پەپکەی سیدی ڕەنگە و ڕەنگ دەردەچێت هۆکار چییە لەسەر پەپکەی سیدی چ هەیە ژمارەیەکی یەکجار زۆر درزی تەری بەیەکتری تێدایە کەواتە ئیشی چێت لۆ دەکات درزەکی لادان بۆ مامۆستا درزەکی لادان چی دەکرد درزەکی لادان ڕووناچ سپیشی تەڵ دەکرد بۆ ڕەنگە بنەڕەتەکان کەواتە دەڵێن سیدیش وەکو درزەکی لادان پارچە شوشەکەی لەبەر ئەوی ژمارەی زۆر شوختی لەسرە ڕووناچی سپیشی تەڵ دەکات بۆ ڕەنگە پێکنێرەکانی یاڵڵا پرسیاری دواتر ئەوە لە بەیەکداچوون خوێنیتمان لە چ کاتێکدا بەیەکداچوون دروستکەر دەبێت گوتمان بەیەکداچوونی دروستکەر چییە جیاوازی ڕەو دیساین تێتا دەبێت چ دەرچێ ئەگەر دروستکەر بێ دەڵێن 0 لەمدا 1 لەمدا 2 لەمدا 3 لەمدا و هەتا دوایی دەڵێن پێویستە جیاوازیرە ڕەو بکاتە 0 یان ژمارەی تەواوی درێژی شەپۆل ئەدەگرێت گوتی جیاوازی ڕەوگە جیاوازی ڕەوگە ئەگەر های گوت گوتمان 0 یان ژمارەی جوتی پای 0 پای 2 پای 4 پای 6 پای و هەتا دوایی ئەدەگەر پرسیارەکە عەکس کردەوە لە چ کاتێکدا بەیەکداچوون ئەو جارە چی لێ کرد کردیە لە ناوبەری تەواو ئەگەر وای گوت دەڵێ پێویستە جیاوازی ڕەو کاتە چی ژمارە تا چی نیوە 1 لەسەر 2 لەمدا 3 لەسەر 2 لەمدا 5 لەسەر 2 لەمدا هەتا دوایی ئەدی جیاوازە ڕۆگەکەی ژمارە تا چی پای 1 پای 3 پای 5 پای ئەوەشان هەتا دوایی کەواتە ئەوە بۆ بەیەکداچوونی دروستکەر و بژۆڵە ڕووناکە ئەوشان بۆ چییە بۆ بژۆڵەی تاریکە ئەوە پێشتر باسمان کردیان یاڵڵا گوتمان ئەو وەڵامی پرسیارمان داوە پرسیاری دواتر گۆشە لادانی درزەکی لادان لەسەر چ بەندە زەماتە ڕێک بە پیاسە جواب بدەوە یەک بە پیاسە جواب بدەوە فەرموو ئەو یاساکەمانە دی ساین فێتا یەکسانە بە ئێم لەمدا یاڵڵا پێم بڵێن فێتا لەسەر چ بەندە یەکەم بەند لەسەر پلەی بژۆڵە دووەمیان بەندە لەسەر درێژی شەپۆل سێمیان بەندە لەسەر چی دووری نێوان دوو درز ئەوە ناوچ کەشیە جەماعەت بە هەر سێکیان بنووسین یەکەمیان بەندە لەسەر پلەی برژۆڵە دووەمیان بەندە لەسەر درێژی شەپۆل سێمیان بەندە لەسەر دووری نێوان دوو درز یان ناوچکەی هەیە پێی دەڵێن نەگۆڕی درزەک بۆچی پێ دەڵێن نەگۆڕ درزەک چونکە ئەو پارچە شوشەیە کە لە درزەکی لادان نێوان هەموو دوو درزیەک لە دوای یەک قیاسن بۆیە پێ دەڵێن پێ دەڵێن نەگۆڕی درزەک یان پێ دەڵێن دووری نێوان دوو درز بزانین پاشەوەی چمان هەیە یاڵڵا دەڵێ بۆچی ڕووناچی تێپەڕبوو بە تاکە درزێکدا سامپڵێک بەرهەم دێ لە بەیەکداچوون دەچێت ئەگەر یەک درزمان هەبێت جەماعەت ڕووناچێکت خستە سەری خستە سەر ئەو درزە باشە دەبینین لە سامپڵی بەیەکداچوون دەچێت ئەو تیشکە کە دەکەوتە سەر ئەو درزەی بڵاو دەبتەوە باشە کە بڵاو دەبتەوە لەبەر ئەوەی درێژە شەپۆلەکەی نەگۆڕە تا وەکو تاکڕەنگ تەعامل لەگەر دەکەین تاکڕەنگە لە نێوان خۆیاندا مادەم تاکڕەنگ یعنی هاوبارە ئەو شەپۆلە کە بڵاو دەبتەوە لە نێوان خۆیاندا بێکدا دەچن بە شێوەی بێکداچوونی دروستکەر و لەناوبەر یان بە شێوەی برژۆڵەی ڕووناک و تاریک هەدەڵێتی لە هەندێک لە گۆشەدا ئەو شەپۆلەنی لە ناوچە جیازیەکان درزەکە هاتوون لا دەدرێن لە نێوان خۆیاندا بێکدا دەچن بە شێوەی بێکداچوونی دروستکەر و لەناوبەر بۆش برژۆڵێکی دروست دەبێت ڕووناک و تاریک دروست دەبێت کەواتە هۆکارچێ لە بێکداچوون دەچێت دەڵێن مادام تاکڕەنگە ئەوە کە دەکەوتە سەر درزێک بڵاو دەبتەوە کە بڵاو دەبتەوە لە نێوان خۆیاندا تووشی بێکداچوونی دروستکەر و لەناوبەر دەچن بۆیە برژۆڵەی ڕووناک و تاریک لەسەر شاشە دەردەچێت ئەو وەڵامی پرسیاری 11 پرسیاری 12 دەڵێ چۆن فراوانی برژۆڵەی ناوەند لە سامپڵی لادانی تاک درزێکدا دەگۆڕێت ئەگەر بێت و درێژی شەپۆلی ڕووناچی زیاد بکە ئەمە دەڵێن لەمدا ڕاستەوانەیە لەگەڵ فێتا ئەوش ڕاستەوانەیە لەگەڵ چی لەگەڵ پانی خلاص وا پێمان دەڵێ
ئەگە درێژە پۆل زیاد بکە گۆشەلادان چی لێ دێ زیاد دەکە پانی برژۆلەکان چیان لێ دێ زیاد دەکەن بە برژۆڵەی ناوەند و هەمیان چیان لێ دێ پانتر دەبن باشە ئەوش وەڵامی پرسیاری 12 پرسیاری دواتر یاڵا پرسیاری دواتر پرسیارمان نیە ئەوجار پێناسەی نەگۆڕی درزەکە گوتمان دی دوورینەوە دوو درزە جەماعەت لەو بابەتەی لە بابەتی درزەکی لادان لە بەیەکداچوون دی بە حەزری دەدامە دوورینەوە دوو درز بەڵام لێرە دیمان ناداتێ بەڵکو چمان دەداتێ ژمارە درزەکان لە یەکەی درێژی چمان دەداتێ ژمارە درزەکان لە یەکەی درێژی کەواتە ئەگەر دی نەدرابوو پێناسەکەی چییە بریتێ لە ژمارە درزەکان لە یەکەی درێژی یەک لەسەر ژمارە درزەکان دادەنێو یەکی دابەش دەکەی قیمەتی دەردەچێت باشە پاشەوەی چمان هەیە دەڵێ چی ئەو پرسیارە زۆر گرنگە ئەو دوو پرسیارە ئەو پرسیارەن دەڵێت توندی ڕووناچی برژۆڵەی ناوەند و فراوانی یان پانی برژۆڵەکان لەسەر چی بەندە توندی ڕووناچی لەسەر چ بەندە توندی لەگەڵ پانی ئەمە گوتمان طبعاً ئەکید هەموو شتەکان دەگەڕێنەوە سەر سێتایی باشە با بگەڕێنەوە سەر سێتایی سێتا ڕاستەوانەیە لەگەڵ پانی ئەویش ڕاستەوانەیە لەگەڵ پێچوانەیە لەگەڵ توندی لێکەم دەقە باسمان کرد گوتمان ئەگەر سێتا گەورە بێت توندی کەم دەبتەوە باشە ئەدی سێتا لەسەر چ بەندە سێتا بە پێی چ دەگۆڕێ دەڵێن بینە سەر یاسایەکە دی ساین سێتا یەکسانە بە ئێم لەمدا سێتا بە پێی چ دەگۆڕێ بگەڕێنەوە سەر چێ دی باشە سێتا بە پێی دی دەگۆڕێ دی بە پێی چێ دەگۆڕێ دی بە پێی ژمارەی درزەکان یعنی دەڵێن دی یەکسانە بە یەک لەسەر ژمارەی درز باشە پەیوەندی ناوەندی لەگەڵ سێتای پەیوەندێکی پێچەوانەیە باشە یەڵڵا بە ئەو تێبینی بخوێنینەوە ئەو تێبینێت وەڵامی هەردوو پرسیارە دەداتەوە چی ڕوو دەدا ئەگەر ژمارەی درزەکان زیاد بکەم جەماعەت جوان تەرکیزی ئەوی بکەن چی ڕوو دەدا ئەگەر ژمارەی درز زیاد بکەم ئەمە ناڵێن دی یەکسانێک لەسەر ژمارەی درز ئەگەر ژمارەی درز زیاد بکەم عەکسە لەگەڵ دی چی لێ دێ بچووک دەبتەوە دی بچووک ببتەوە سێتا چی لێ دێ زیاد دەکا پانێ چی لێ دێ زیاد دەکات توندی چی لێ دێ کەم دەکا بۆ شێ وەڵام دەدەینەوە چی ڕوو دەدا بە زیادبوونی ژمارەی درزەکان چی بەسەر دی دێ بابا بەڵگە بیسەلمێنی بۆ نەدرزەکەی لادانم هەیە ئەم بەقەس ژمارە درزەکان کەم دەکەم یاڵا ئەو ژمارە درزی کەمە تەماشا دیەکەی کە چەند گەورەیە ئەدەگە ژمارە درز زیاد کەم پەیوەندینەوە دوو درز چی لات دیەکە دوورینەوە چی لات بچووک بووە کەواتە بە زیادبوونی ژمارە درز دی گچکە دەبتەوە دی گچکە ببتەوە سێتا چی لێ دێ زیاد دەکا سێتا زیاد کە برژۆڵەکان پان دەبن بەڵام توندیان چی لێ دێ توندیان کەم دەکا کەواتە دەڵێن بە زیادبوونی ژمارە درزەکان لە یەکەی درێژیدا دەبێت هۆی کەمبوونی دوورینەوان دوو درزی یەک لە دوای یەک بەمەش گۆشەلادان زیاد دەکات دەبێت هۆی زیادبوونی دوورینەوان برژۆڵەکان و پانی برژۆڵەکان زیاد دەکات باشە ئەو وەڵامی پرسیاری دواتر چی ڕوو دەدات ئەگەر ژمارەی درزەکان لە یەکەی درێژی زیادکەین چی ڕوو دەگە ژمارە درزەکان زیادکەین یەڵڵا ژمارە درز زیادکەین دی چی لێ دێ کەم دەبتەوە دی کەم بێتەوە سێتا چی لێ دێ زیاد دەکا سێتا زیاد کە پانی چی لێ دێ زیاد دەکا و توندی چی لێ دێ توندی کەم دەکا ئەو وەڵامی هەردوو پرسیار یەڵڵا بابین دەڵێ ئایا کامیان گۆشەلادانەکەی زیاترە ڕەنگی زەرد یان شین گوتم دەبێ ئەوت لەبەر بێ ڕۆی جی تەماشا زەرد کە لەگەڵ شین لەمدای درێژ لەگەڵ لەمدای کورت زەرد لە چاوشین زەرد لەمدایەکەی زیاترە لە شین کەواتە مادەم زەرد لەمدای زیاترە سێتاشی گەورەترە کەواتە کامیان گۆشیان گەورەترە ڕەنگی زەرد بۆچی چکە درێژەپۆلی زیاترە گوتمان درێژەپۆل لەگەڵ سێتا پەیوەندێکی سێ پەیوەندێکی ڕاستانە پرسیاری سێزدا بۆچی ڕەنگی سپیشی تەڵ دەبێت بۆ شەبەنگە بنەڕەتیە پێکنەرەکان کاتێک بەناو دەرزەکەی لادان دەڕوە تەماشاکەن دەرزەکەی لادانم هەیە دێم ڕووناچی سپی پێدا تێپەڕ دەکەم گوتمان هەر حەوت ڕەنگی لێ دەبتەوە
باشە دەڵێ بۆچی وای لێ دێ دەڵێن چونکە هەر ڕەنگێک درێژە شەپۆلێکی خۆی هەیە هەر درێژە شەپۆلێک بە گۆشەیەک لا دەدا ها بۆچی ڕەنگی سپیشی تەڵ دەبێت بۆ شەبەنگە ڕەنگە پێکنەرەکانی کاتێک بە ناو درزەکەی لادان دەدڕات چونکە کاتێک ڕووناچ سپی پێدا تێپەردەکا ڕووناچ سپی لە چەند ڕەنگ پێک دێ لە هەر حەوت ڕەنگ پێک دێ هەر ڕەنگە و درێژ شەپۆلش تایبەت بەخۆی هەیە بۆیە هەر ڕەنگە و بە گۆشەیەک لا دەدا ئەو وەڵامی پرسیاری سێزدە پرسیاری چواردە پرسیارێکی زۆر جوان و گرنگە دەڵێ تیشکێکی تاکڕەنگ کەوتە سەر دوو درزەکی لادان ئەوە درزەکی یەکەم ئەوەشان درزەکی دووەم پرسیارێکی زۆر جوان درزەکی دووەم یاڵڵا دەڵێ چ پرسیارەکە دەڵێ لە درزەکی دووەمدا ئەمە مۆزوعمان بۆ کامیان درزەکی دووەم بەراوردی دەکەن لەگەڵ یەکەم دەڵێ چی لە درزەکی دووەمدا برژۆڵەی ڕووناچی دووەم لە برژۆڵەی ناوەند دوورتر بوو لە چاو یەکەم مانێتی ئەو قسەیە لە درزەکی دووەمدا برژۆڵەی ڕووناچی دووەم لە برژۆڵەی ناوەند دوورتر بوو ئەو قسە مانای چییە واتە گوتمان گۆشەی نێوان هەم یاریکە لە برژۆڵەکان لەگەڵ برژۆڵەی ناوەند واتە سێتا برژۆڵەی ڕووناچی دووەم لەگەڵ چێ لە ناوەند دوورتر بوو بۆ نمونە ئەوە برژۆڵەی ناوەندا ئەو ڕووناچی دووەمە سێتایەکەی گەورەتر بوو واتە لە درزەکی دووەم سێتا گەورەیە یاڵڵا کلیلەکمان دەستکەوت لۆ حەلی ئەو پرسیاری وەسفی درزەکی دووەم دەکەین سێتای برژۆڵەی دووەم سێتایەکەی لە چاو برژۆڵەی دووەمی وەی سێتایەکەی هیچێ گەورەترە ئەویان ئەو پێ دەڵێ دوورتر بوو لە چاو ناوەند دڵ ئەوە بەکاربێنە ئەو کلیلە بەکاربێنە بۆچی ئایا لە درزەکی دووەم ژمارە درزەکانمان زۆرتریان کەمترە لە چاو یەکەم دەڵێ بەواستی ئەو سێتایی کە دەڵێن سێتاکەی گەورەیە لۆم بسەلمێنە کە ژمارە درزەکانی ئێرە درزەکی دووەم لە چاو یەکەم چی هەنا بە چیا سێتایەکەی گەورەترە دێن یاسەی دەنووسین سەرەتا دی یەکسانە بەیەک لەسەر ژمارەی درس ئەو یەک و ئەوش دەنووسین دی ساین سێتا یەکسانە بە ئێم لەمدا جەماعەت ئاگدار بن ئەو پرسیارێکی زۆر جوان و ئەگەری هاتنەوەی هەیە یاڵڵا دەڵێن سێتای گەورەترە ئەو درزەکە برژۆڵی دووەم سێتاکەی گەورە بوو دیەکەی چی لێ دێ دی لەگەڵ سێتا چ پەیوەندیەکە پێچەوانە کاتەکە سێتای گەورە بێ دی بچووکە کە دی بچووک بێ یاڵڵا پێم بڵێن دی لەگەڵ ژمارە درزەکان چۆنە پێچەوانەیە کاتە دەڵێن لە درزەکی دووەم ژمارە درزەکانی زیاترە لە چاو درزەکی یەکەم لە چێ قسەمان دەستکەوت سێتای گەورە دی بچووک ژمارە درزی زیاتر پرسیارەکە لۆ دەگۆڕی و جارە دەڵێ لە درزەکی دووەمدا برژۆڵەی ڕووناچی دووەم لە برژۆڵەی ناوەند نزیکتر بوو واتە سێتای بچووک ئەو جارە عەکسی دەکەوێت پرسیارەکە سێتای بچووک دی گەورە ژمارە درزی کەمتر دەڵێن ژمارە درزەکانی کەمتر ئەو کاتی باشە ئەو وەڵامی پرسیاری چواردە بابین ئایا شەبەنگبین چییە شەبەنگبین دەستگایەکە چی تێدایە ئۆتە چی تێدایە درزەکی لادن ئیشی تەڵکردن خلاص دەڵێ دەستگایەکە درزەکی لادانی تێدایە ڕووناچی لەوشی تەڵ دەکا ڕووناچ سپیشی تەڵ دەکا بۆ ڕەنگە بنەڕەتەکانی سوودی چییە تاوە سوودەکەی لەناو پێناسی هەیە بەکار دێ بۆشی تەڵکردنی ڕووناچی ئەوەی کە زۆر گرنگە لە چی پێک دێ شەبەنگبین سێ پارچەمان هەیە لە شەبەنگبین سێ بەشمان هەیە لە چی پێک دێ هاوێنکۆ هاوێنە درزەکی لادان و تەلسکۆپ ئەو پێکاتی شەبەنگبین ئەگەر هاتووە ئاگدار بە کام لەمانی خوارەوە لە پێکاتی شەبەنگبین هەیە هاوێنکۆ درزەکی لادان تەلسکۆپ هەرسێکیان هەیە باشە کام لەمانە لە پێکاتی شەبەنگبین نییە هاوێنکۆ درزەکی لادان تەلسکۆپ ئاوێنە دەڵێ ئاوێنە لە دەستگای شەبەنگبین نییە تەلسکۆپ بۆچی بەکاردێ تەلسکۆپ بۆچی بەکاردێ یەکەم پێکاتی کیمیایی ئەستێرەکان یان خۆر لە چی پێک دێ لە چ گازێک پێک دێ دووەمیان زانینی پێگەرمی ئەستێرەکان وە لێکۆڵینەوە خاڵی سێم لێکۆڵینەوە لە چێ لە هەویە گازیەکان و لێکۆڵینەوە لە گەلە ئەستێرەکان باشە بابین بزانین دواتر چمان هەیە تەماشا پرسیارانەکەن پرسیاری زۆر ئاسان
دەڵێ وەسفی ئەو گۆڕانە بکە لە پانی برژۆڵەی ناوەندا دروست دەبێت بە بەکارهێنان یەک درز کاتێک پانی درزەکە کەم دەکات یان درزەکە تەسک بکەینەوە گوتمان هەتا درز تەسک بکەینەوە سێتا گەورەتر دەبێ باشە لادان زیاتر ئاشکراتر دەبێ کە لادان گەورەتر بێ پانی چی لێدێ زیاد دەکات لەگەڵ کەمبوونی پانی درزەکە پانی برژۆڵەکان چی لێدێ زیاد دەکەن گوتمان هەتا نوک تیشتر بێ یان درز تەسکتر بێ ئەوە لادان ئاشکراتر دەبێ لادان ئاشکرا بێ مانای چییە سێتا گەورە بێ مانای چییە سێتا زۆر بێ مانەی پانی زیاد دەکە باشە ساری سێم دەڵێ کام لەم تەنانی خوارە لادان زۆر ئاشکراوە لە وزاری هات بووە سێوێک یان نوچی پێنووسێک یان مووی سەری مرۆڤ کامیان لە هەمووی باریکترا ئەکید چێ مووی سەری مرۆڤ بۆیە لادان لەوەی لە هەمووی زیاترە گوتمان هەتا نوک تیشتر بێ یان درست تەسکتر بێ لادان ئاشکراترە کەواتە لادان لە مووی سەری مرۆڤ لە هەمووی ئاشکراترە چونکە ئەستوریەکەی وەکو درێژەپۆلی ڕۆناچێ پرسیاری کۆتایی ئایا برژۆڵەکانی بێکداچون بۆ هەریەکە لە ڕێنکانی پرتەقاڵیشین کامیان پانیەکەی زیاترە گوتمان سێتا لەمدا ڕاستەوانەیە لەگەڵ سێتا ئەوش ڕاستەوانەیە لەگەڵ چێ پانی یاڵا بابزانین چمانێ پرتەقاڵیشین ڕۆی جی بیم ئەوە پرتەقاڵی ئەوەشین بە چاوە دیارە پرتەقاڵی درێژەپۆلەکەی گەورەترە هەم سێتاکەی گەورەترە هەم پانی برژۆڵەکانیشی زیاتر هەن پانیەکان زیاترە بابینە سەر پرسیارە شکاریەکان پرسیاری دووباری زۆر تێدا و بابەتانە ئەمەش ئەوانەی کە بیرۆکەی جیاوازن لە بۆتان هەڵ دەکەم بابینە سەر نمونونەکەی دەڵێ گورزەیەکی هیلیۆمنیۆن لەمدایەکەیدا لەو پرسیارەی لەمدایەک سانەوە 632.8 نانۆمەتر بابیکەینە مەتر 632.8 جاران دەتوان ساڵ بنەوە مەتر بە ئەستۆنی کەوتە سەر ڕووی درزەکەی لادان کە ژمارەی درز جەماعەت هێڵ لەسەر مەتر هێڵ لەسەر سانتیمەتر ژمارەی درزە گوتم دیت ناداتێ لەو بابەتەی بەڵکو ژمارەی درزت دەداتێ چەندە 150,500 یەکەکەی چییە؟ هێڵ لەسەر مەتر هێڵ لەسەر مەتر باشە دواتر چمان هەیە گۆشە لادانی جەماعەت دەڵێ هەریەکە لە هەریەک یعنی بەجیاواز ئەگەر گوتی نێوانیان لە ئەخیری کەمی دەکەیەوە دەلتای وەردەگری بەس ئەگەر گوتی هەریەکە لە فلان و فلان بەجیاواز هەلیکە بێ ئەوی کەمیان کەیەوە باشە گۆشە لادانی هەریەکە لە چێوچێ هیچ چێوچێ بدۆزەوە دەڵێ پلەیەک و پلە دوو یعنی جارێک M1 بەکاربێنە سێتا بدۆزەوە جارێک M2 بەکاربێنە M بەکاربێنە دوو وەتمان چ بدۆزەوە سێتا یاڵڵا سێتا دەکاتە چی سێتا یەکسانە بە ساین ئینڤێرسی M لەمدا لەسەر D سێتا یەکسانە بە ساین ئینڤێرسی ئێمەکەمان چەندە یەک جاران لەمدامان چەندە 632.8 جاران دەتوان ساڵ بنەوە جەماعەت یەک نقطەی گرنگ مایە کوا دی نیمانە دی باوەستە چێ دەدۆزینەوە ژمارەی درز دەڵێن دی یەکسانە بە یەک لەسەر ژمارەی درزەکان یەکسانە بە یەک لەسەر ئاگات لە یەکەی بی ئەگەر مەتر بوو دەستکاری ناکەن سانتیمەتر بوو دەیگۆڕین یەک لەسەر 150,500 باشە قیمەتی دیەکەمان 6.64 جاران دەتوان ساڵ 6 مەتر ئەوە دیەکەمان حازر بابێندانینەوە 6.64 دەتوان ساڵ 6 سێتای یەکەمان چەندە 5.46 پلە ئەو زاردەین هەر یەکە لە بەجیاواز هی پلە دوو عینەن حسابەت دەکەینەوە لە بۆ پلە دوو دەڵێن سێتا یەکسانە بە ساین ئینڤێرسی M لەمدا دابەشی D یەکسانە بە سێتای دووەم ساین ئینڤێرسی ئێمەکەمان چەندە ئەو جارە دوو لەمدامان 632.8 دەتوان ساڵ بنەوە لەسەر دیمان چەندە 6.64 جاران دەتوان ساڵ 6 سێتای دووەمان چەندە 10.98 ئەگەر لە پرسیار گوتی
گۆشەی نێوانیان بدۆزەوە سێتای گەورەکەم سێتای بچووک دەکەی بەڵام ئەگەر لە پرسیار گوتی گۆشەی هەر یەکە لە برژۆڵەکانی ئەو بدۆزەوە هەر یەکیان بەجێ حەل دەکەی بەبێ ئەوی کەمیان کەوێ باشە بینە سەر ڕاهێنان بزانین بیرۆکەکە دووبارەیە یان هەمان شتە یاڵا بینە سەر ڕاهێنان دەڵێ درزەکەی لادان ئەو جارە هێڵ لەسەر سانتیمەتر دیمان هەیە دی ژمارە درزمانێ ئەفۆن ئەوە ژمارە درز ئاگادار بە هێڵ لەسەر مەتر هێڵ لەسەر سانتیمەتر ژمارە درزە چکە دی بەس بە مەتر و سانتیمەتر دەپێورێ باشە ئەن بەیەکانی درێژی دەپێورێ بەڵام کە گوتی هێڵ لەسەر سانتیمەتر ئەوە بزانە ژمارە چیە ژمارە درزە یاڵا ژمارەی درز چەندە قیمەتەکەی 5 جاران دەتوان سێ هێڵ لەسەر سانتیمەتر با دی پێ بدۆزینەوە دی حازرکەین دی یەکسانە بە یەک لەسەر ژمارەی درست یەکسانە بە یەک لەسەر 5 جاران دەتوان سالب سێ جەماعەت هێڵ لەسەر سانتیمەترە سانتیمەتری لە ژێرە بگۆڕین بۆ مەتر دەتوان سالب دووە کەواتە هەڵدەگەڕێتەوە دەتوان سالب دوو دێتە سەرەوە باشە دەتوان سالب دوو دێتە سەرەوە دەبتە چی ئەوە دەبتە چی ئەنجامی کۆتایی ئەوەی 2 جاران توان سالب 6 2 جاران دەتوان سالب 6 یان هەر بە سانتیمەتر حەلیکە لە ئەخیری بیکە مەتر باشە دەکرێت ئەوهاش بکەیت ئەومان چەندە ئەوەندە دەنووسین مەتر یاڵا بابین چ بکەین دراوکان کە بخوێنینەوە دەڵێ بۆ لێکۆڵینەوەی شەبەنجی سۆدیۆم بەکارهێنرا دوورە گۆشەی نێوان هەردوو هێڵە زەردەکە ئاگدار بە داویتی کردە گۆشەی نێوان ئەو دوو لەمدا بدۆزەوە دوو لەم دایدایتەوە گوتم ئەگەر گوتی گۆشەی نێوان کەمیان دەکەوە لە ئاخیری یاڵا بۆچێ هەر یەکە لە پلەکانی سێ برژۆڵەی یەکەم بۆ سێ برژۆڵی داوا کردی ئەم دەڵم بۆ یەک دەدۆزمەوە جارێ یاڵا دوو لەمداکی با بنووسم لەمدایەک چەندە 5.88 ئەفۆ 588.995 دەتوان سالب 9 مەتر لەمدای دووەم دەنووسم 589.592 جاران دەتوان سالب 9 مەتر ئەو هەردوو لەمدایەکەم گۆڕی پلەکەشم هەیە دیشم هەیە دەڵێت چ بدۆزەوە سێتای بینیان بدۆزەوە باشە ئەوە دێم چ دەکەم جارێک ئەو لەمدایە بەکاردێنم جارێک ئەو لەمدایە ئەو جە سێتای نێوانیان دەدۆزمەوە کەواتە جارێ لەمدایەکەم بەکاربینم یاڵا سێتای یەکەم یەکسانە بە ساین ئینڤێرسی ئێم لەمدایەک لەسەر دی سێتایەک یەکسانە بە ساین ئینڤێرسی ئێم گوتمان پلە چەند گوتی سێ برژۆڵەم یەکم بەکارینەیە لە بۆ دووش حەلمان کردێ لە مەلزەمەکەی لە بۆ سێش حەلمان کردیە جارێ ئەم یەک بەکاردێنم لە بۆ هەردوو لەمدای ئەو جارە دوو لە بۆ هەردوو لەمدای پلە سێ لە بۆ هەر دوو لەمدای باشە ئێمەکەمان چەندە یەک گوتمان لەمدایەکم چەندە 588.995 جاران دەتوان سالب 9 دابش دیەکەم چەندە دیەکەم 2 جاران دەتوان سالب 6 ئەوە سێتای یەکەم دۆزیەوە باشە سێتای یەکەم یەکسانە بە 17.13 پلە باشە ئەوە سێتای یەکەم بین سێتای دووەم بدۆزینەوە مامۆستا لە سێتای دووەم چ دەگۆڕێ تەنها لەمدا دەگۆڕێ هەمان پلە بەکاردێنی ئاگدار بە مادام لە پرسیارەکە خۆنەی گوتێ گۆشەی نێوان پلەیەک و پلە دوو بدۆزەوە دەڵێ گۆشەی نێوان ئەو دوو لەمدایە بدۆزەوە کەواتە ناکرێت پلەکان جیاواز بن لێرە یان پلەیەکت داوە لێ دەکە لە ئیمتحانەیە یان پلە دوو یان پلە سێ یان بۆ هەردووکیان پلەیەک یان بۆ هەردوو پلە دوو یان بۆ هەردوو پلە سێ ئەدی چمان جیاوازە لەمدایەکان جیاوازە جارێک ئەوم بەکارین ئەو جار ئەوی بەکاردێنین یاڵا ئێم لەمدا دوو لەسەر دی ساین ئینڤێرسی ئێمەم چەندە یەک ئێمەم چەند بەکارینە لێرە یەک ئەو لە شەر یەک باشە بەڵام لەمدایەکە دەگۆڕم جاران 589.592 جاران دەتوان سالب 9 لەسەر دیم چەند بوو 2 جاران توان سالب 6 2 جاران توان سالب 6 ئەنجامی ئەوەی دەکاتە
17.15 پلا جەماعەت ئەو هەری دەگەڕێم ئێستا خلاص لێ گەڕم بە دڵنیاییەوە نەخێر دەڵێ چی مادام نەیگوتێ گۆشەی هەریەکە لە ئەو دوو لەمدا بدۆزەوە دەڵێ گۆشەی نێوانیان بدۆزەوە گەورەکەم بچووک دەلتا ثێتای دووکەم ثێتای یەک ثێتای دوو 17.15 ثێتای یەک 17.13 باشە کە کەمیان دەکەمەوە دەکات 0.02 پلا ئەتی مامۆستا و قسەمانەی چی سێ پرژۆڵی یەکەم پرژۆڵی یەکەم باس کرد ئەو جارە هەمان حسابات دەکەم لە بۆچێ چ دەکەم ئەو جارە هەردووش دەکەمە دوو حەلبان کردێ لە مەلزەمەکەی باشە ئەو جارە هەمان حسابات دەکەم هەردووش دەکەمە سێ دیسان جیاوازەکەی دەدۆزمەوە یعنی ئەگەر لە ئیمتحانە بێتەوە چۆن دێتەوە باسی هەرزێ پرژۆڵە لۆ ناکەم دەڵێ گۆشەی نێوان ئەو دوو لەمدایە بدۆزەوە بۆ پرژۆڵەی پلە 4 بنمونە ئەتو هەردووش 4 بەکاردێنی جیاوازەکەی وەردەگری گۆشەی نێوان ئەو دوو هێڵە زەردە بدۆزەوە بۆ پلەیەک وەکو ئەوی تازە هەڵمان کرد هەردوو پلەیەک بەکاردێنی بۆ شێوەیە پرسیاری دواتر پرسیاری دووەم یاڵا پرسیارەمان دەڵێ چی درزەکێکی لادان 4525 هێڵی تێدایە لە سانتیمەتر گوتمان ئەوە ژمارەی درزە ژمارەی درز 4525 هێڵ لەسەر سانتیمەتر گوتمان دەتوانین دی بدۆزین و دی دەکاتە چی یەک لەسەر ژمارەی درز دی یەکسانە بە چی ئەوە دەکاتە چی یەک لەسەر 4525 باشە دەتوان سالب دوو لەسەر 4525 ئەوە چەند دەکە ئەنجامەکەی ئەنجامی ئەوەی 2.2 جار دەتوان سالب 6 2.2 دەتوان سالب 6 مەتر باشە بەو شێوەیە ئەو دیمان حازر کرد پاشەوەی دەڵێ چی ڕاستەخۆ بە ڕووناکی خۆ ڕووناکرا بەمەش پرژۆڵەی ڕووناکی پلەیەک لەسەر شاشەی شەڵواسراو بە دیوارێکەوە دەرچوو باشە ڕووناکی پلەیەک ئێمەمان یەکسانە بە چەند یەک یاڵڵا لەقی ئەلف گۆشەلادانی برژۆڵەی ڕووناکی پلەیەک بە ڕەنجی شین کە درێژە پۆڵێکی ئۆندێ لەم داشی دایتەمە لە لەقی ئەلف لەم دایەکەمان هەیە چەندە لەقی ئەلف 422 جاران دەتوان سالب 9 مەتر باشە نانۆمەتر کرد مەتر جار دەتوان سالب 9 کرد داوای چی دەکە لە پرسیارەکە گۆشەلادان ثێتا عینەن بیرۆکەی تازەیە ثێتا یەکسانەوە ساین ئینڤێرسی ئێم لەمدا دابەشی دی ساین ئینڤێرسی پلە چەندی گوتیان پلە یەک دواری کردەوە یەک جاران لەمدام چەندە 422 جاران دەتوان سالب 9 لەسەر دیم چەندە 2.2 جاران دەتوان سالب 6 لێرە ثێتاکەمان چەندە 11 پلەیە لە لقی بە عینەن کردار ئەنجام دەدەیەوە دیسان پلەیەک ئێمە یەکسانە بە یەک بەڵام چ دەگۆڕێ تەنها درێژە پۆڵەکەمان چەند بەکاردێنی 655 جاران دەتوان سالب 9 عینەن داوای ثێتای کردێ باشە ئەوە ثێتای سوورە ئەویان ئەو جارە لە بۆ چێ دەدۆزیەوە ئەوە ڕەنج شین عەفوەن شین ئەویان چ ڕەنگەکە ئەو جارە ڕەنجی سوورە ئەنی هەمان کردار ئەنجام دەدەیەوە ئاسانە پرسیارە بینە سەر پرسیاری دواتر باش دەڵێ پرسیارەمان دەڵێ چی درزەکێکی لادان 1555 تاڵی تێدایە لە سانتیمەتر باشە یاڵە ژمارەی درزمان هەیە ژمارەی درز 1555 تاڵ لە سانتیمەتر باشە ئەگەر دی بدۆزینەوە دی دەکاتە چی وتمان یەک لەسەر ژمارەی درز باشە دەکاتە چی سەرێ دەتوان سالب 2 1555 ئەوەی دابش دەکەین دیمان چەند دەردەچێت لە پرسیاری سێم دیمان 6.4 جاران دەتوان سالب 6.4 جاران دەتوان سالب 6 مەتر باشە بزانین داوای چمان لێ دەکە لە پرسیارەکەی دەڵێ بە ڕووناکێک ڕووناکیایەوە کە درێژە پۆلی لەم دایەکەمان چەندە 565
دەتوان سالب 9 متر. ئایا گەورەترین پلەی برژۆڵەی ڕووناک چەندە کە دەتوانێت بەهۆی ئەم دۆزەکە بینرێت؟ گەورەترین پلەی برژۆڵە ئەمە دەڵێ بەپێی یاسا دی ساین ثێتا یەکسانە بە ئێم لەمدا. ئێم ڕاستەوانە دەگۆڕە لەگەڵ چێ؟ ساینی ثێتا. باشە مادەم دەڵێ ئەوە گەورەترین ساینی ثێتای گەورەترین چەندە؟ 90 پلە بێ دەبێ. ساینی 90 گەورەترین گۆشەمان چەندە قیمەتەکەی ئەنجامی ساینی یەکە کەواتە گۆشەمان دەبێ 90 بێ. لەو پرسیارە بەواسطەی ئەو قسەیە دەزانین کە ثێتامان چەندە؟ ثێتامان 90 پلەیە. کەواتە دەڵێن ثێتا یەکسانە بە 90 پلە. باش ثێتام هەیە لەمدام هەیە دیشم هەیە. باشە داوای ئێم دەکا. یەڵڵا دەڵێن دی ساین ثێتا یەکسانە بە ئێم لەمدا. ئێم دەکاتە چی؟ دی ساین ثێتا لەسەر لەمدا لەسەر لەمدا. یەڵڵا ئێم یەکسانە بە دیم چەندە؟ دیەکەمان دۆزیەوە 6.4 دەتوان سالب 6 جاران ساینی گوتمان گۆشەمان چەندە؟ 9 لەسەر لەمدا. لەمدامان چەندە؟ 565 جاران دەتوان سالب 9. دەبینین پلەکەمان دەبێتە چەند؟ 11. گەورەترین پلەی برژۆڵەمان چەندە؟ 11. ئەوش وەڵامی پرسیاری سێم. پرسیارێکی گرنگە بیرۆکەی جیاوازی و پرسیارێ لە چیە؟ دەڵێ گەورەترین پلەی برژۆڵە ئەویش لە گۆشەی چەند دروست دەبێت؟ لە گۆشەی 90. چکە پەیوەندینەوەن ئێم لەگەڵ ساینی ثێتا پەیوەندێکی ڕاستەوانە. پرسیاری دواتر چمان هەیە؟ پرسیاری چوارەم پرسیارێکی جیاوازە و گرنگە لەو زاریش هاتەوە ئاگدار بە. ئەو شێوازە پرسیارە گرنگە. داوای چ دەکا؟ ژمارەی درزەکان دەکا. لێ سانتیمەتریشی داوا دەکا. پرسیارەکەمان دەڵێ شەبەنگێکی جیوەیی درێژە شەپۆلەکەی لەمدا یەکسانە بە 546.1 جاران دەتوان سالب 9 متر بەکارهێنرا لە درزەکەی لاداندا. بۆش گۆشەلادانی پلەیەک دەڵێ پلەیەک ئێمان چەندە؟ یەکە. چەند بوو ثێتایەکەی؟ 21.2 پلە بوو. ئایا ژمارە درزەکان چەندە؟ یەکەم جار بادی بدۆزینەوە. ئەو جا ژمارە درز جارە بادی بدۆزینەوە. مەشتەکانمان هەموو هەیە. ثێتا و لەمدا و ئێمان هەیە. یەڵڵا دەڵێن دی یەکسانە بە ئێم لەمدا لەسەر ساینی ثێتا. دی ساین ثێتا یەکسانە بە ئێم لەمدا. ساینمان بردەژێرە. دی دەکاتە چی؟ دی یەکسانە بە ئێمەکەمان چەندە؟ یەک جاران لەمدامان 546.1 جاران دەتوان سالب 9 لەسەر ساینی ثێتا چەندە؟ 21.2. دی یەکسانە بە 1.51 جاران دەتوان سالب 6 متر. ئەو بە مەترمان دەرکرد. باشە بیکەینە سانتیمەتر. مەتری بکەینە سانتیمەتر جاران دەتوان 2 دەکەین جاران 100 دەکەین. کەواتە دەڵێن 1.51 جاران دەتوان سالب 4 سانتیمەتر. مامۆستا بۆچیت کردە سانتیمەتر؟ چکە دەڵێ چی؟ ژمارە درزەکان لە هەر سانتیمەترێک بدۆزەوە. ئەمەش دەڵێن ژمارەی درز یەکسانە بە چی؟ یەک لەسەر دی. ئایا ئەو دیەی بە مەتر دابرین یان بە سانتیمەتر؟ مادام باسی سانتیمەتر دەکە ژمارەی درز بەپێی سانتیمەتر ئەمە سانتیمەترەکەی دادەین. کەواتە دەکاتە یەک لەسەر 1.51 جاران دەتوان سالب 4 دەکاتە 6.6 جاران دەتوان 3 هێڵ لەسەر سانتیمەتر یان درز لەسەر سانتیمەتر یان تاڵ لەسەر سانتیمەتر. ئەوانە هەمویان ڕاست. ئەوش وەڵامی ئەو پرسیاری کە زۆر زۆر گرنگە بە تایبەت لە هەنگاوی کۆتایی کە دەڵێ سانتیمەتر ئەتو دیەکەی بە مەتر دەکەی جاران سەتی دەکەی دەبتە سانتیمەتر. چکە یەکەی گەورە بۆ بچووک جاران دەتوان دووە. بینە سەر پرسیاری 23 پرسیاری 23 گوتم لە بابەتی درزەکی لادان باسی دەکەین لە ئەمە پرسیارەمان لەوەی دانایە لە بێکدا چوون. پرسیاری 23 دەڵێتی درێژ شەپۆلی ڕووناکی دەرچوو لە گلۆپێکیدا گیرساوە لە نێوان 400 بۆ 700 نانۆمەتردایە. ئەو درێژ شەپۆلی کە باسی دەکات ڕووناکی سپیە. ئەمە دەزانین ڕۆی جیبف هەر حەوت ڕەنگەکە لە بنەوشەی هەتا سوور لە 400 بۆ چەندە؟ بۆ 700. یاڵڵا
دەڵێ کە ئەو تیشکەمان خستە سەر درزەکەی لادان تێبینیمان کرد ئەگەر ئەو تیشکە بخرێتە سەر درزەکەی لادان ئەوە دەتوانین تەمان تووشی لادان دەبێ دەتوانین شەبەنجی پلەیەک بە تەواوی ببینین تەماشا و بیرۆکێ ئوپسیارێ بکە باش پلەیەکمان بە تەواوی دیت باش ئەوە برژۆڵەی ناوەندە ئەوانە شەبەنگن هەر حەوت ڕەنگەکەنە باشە پلەی هەر حەوتیان چەندە پلەیەکە باش دواتر دەڵێتی بەڵام هیچ لە شەبەنجی پلە دوو نەبیندرا ئەوەی کە نابیندرێ گۆشەکەی لە 90 گەورەتر دەبێت جەماعەت باشە تەماشاکەن ئەوە هەمیان چنە پێیان دەگوترێ پلە دوو باشە ئێستا داواکراو چییە دەڵێ ئایا زۆرترین دووری نێوان درزەکان چەندە ئەمە زانیاریەکمان هەیە دەڵێن پلە دوو ئێمەکەمان دووە گۆشەکەمان چەندە 90 پلەیە بۆچێ بۆ هەر هەموو شەبەنگەکە نا بۆ حەوت ڕەنگ نا بۆ ئەوەی کە نزیکترینیانە لە ناوەند یعنی گۆشەکەی لە هەمیان گچکەترا ئەمە گوتمان لەمدا ڕاستەوانەیە لەگەڵ فێتە لە هەموو لە شەبەنجی هەر حەوت ڕەنگەکە کامیان لەمدایان لە هەمووی گچکەترا سوور لە هەمووی گەورەترە چێ لە هەمووی گچکەترا چێ لەمدا لە هەمووی گچکەترا بنەوشەیی کەواتە ڕاستەو خۆ بنەوشەی گۆشەکەی چەند پلەیە 90 پلەیە یعنی چ لەمدایک بەکاردێنین بنەوشەیی کەواتە پلە دوو گۆشەکەمان 90 لەمدای بنەوشەی چەندە 400 نانۆمەتر 400 جاران دەتوان سالب 9 مەتر تەماشاکەن بۆچی سوورمان بەکارنینە چکە لە 90 گەورەتر بوو نازانین چەندە باشە بۆچی بنەوشەی و پرتەقاڵی جگە لە بنەوشەی پرتەقاڵی وانەوە بەکارینە چکە لەمدایەکەی گەورەترە بۆچی بنەوشەیمان بەکارینە ڕاستەخۆ دەکەوێتە سەر گۆشەی 90 کەواتە پلە دوو نابیندرێ ئی شەبەنجی دووەم لەمدایەکە چی بەکاردێنین ڕاستەخۆ لە گۆشەی 90 400 سێ تاشمان چەندە تەنها ئی بنەوشەی دەکەوێتە سەر 90 پلە باشە داوای چ دەکات پرسیارەکە دووری نێوان دوو درس دی ئەمە دەڵێن دی ساین ثێتا یەکسانە بە ئێم لەمدا باشە دی یەکسانە بە چی دی یەکسانە بە ئێم لەمدا لەسەر ساینی ثێتا یەکسانیشە بە ئێمەکەمان چەندە دوو جاران لەمدامان چەندە گوتمان چیان بەکاردێنی بنەوشەی 400 جاران دەتوان سالب 9 لەسەر ساینی گۆشەی چەند بەکاردێنین 90 پلە چونکە ڕاستەخۆ بنەوشەی دەکەوێتە سەر گۆشەی 90 دیمان یەکسانە بە 8 جاران دەتوان سالب 7 مەتر ئێستا جەنابەت پرسیارتێ دەڵێ باشە مامۆستا خۆ پلەیەک دەبینین بۆچی ئەمە لێرە پلەیەکمان بەکارنینە باشە بڕۆ پلەیەک بەکاربێنە بەڵام فەرموو گۆشەی کامیانەت هەیە لەو شەبەنگەی گۆشە کامیانەت هەیە گۆشە دیار نییە خۆرگە گۆشە دیار باە ئەمن هیچ پێویستم بە پلە دوو نەبوو بچم بڵێم کامیان بەکاردێنم گۆشەی چێت هەبایە لەگەڵ پلەکەت هەیە دەتوی دیت پێ دەدۆزیەوە باشە بەڵام لێرە گۆشەمان دیار نییە ڕاستە پلەکەمان دیارە بەڵام گۆشەی هیچ لە ڕەنکان دیار نییە ئەدی بۆچی پلە دوومان بەکارهینە چکە گۆشەی بنەوشەیم دیارە کە لەمدام 400 ئێمە کەشم پلە دوو گۆشەکەشی چەندە 90 پلەیە دیەکەمان دەکاتە چەند دەکاتە 8 جاران دەتوان سالب 7 مەتر ئەو بەنسبەت پرسیاری بیستێ پرسیارێکی زۆر گرنگە ئاگداری بن باشە و بابین بزانین چیمان مەبوو لە درزەشی لادان پرسیارێکمان وابوو ئەوان کە زۆربیان فکرەکانیان دووبارەیە فکری پرسیارەکانمان دووبارەیە بەڵام پرسیاری 16مان هەڵ کرد یاڵا بابین پرسیاری 16 پێشەوەیش پرسیارێکمان مابوو حەزەکەی بە پرسیارش هەڵکەین ئەلێ ڕاوستین بینە سەر پرسیارەی دەڵێ ڕووناچێک کەوتە سەر درزەکەی لادان کە 3550 هەلی تێدا لە سانتیمەتر دەین ژمارە درزمان هەیە 3550 هێڵ لەسەر سانتیمەترە باشە دەین بۆ واسطەی وەی دی دەدۆزین و دی دەکاتێک لەسەر ژمارەی درز یەکسانە بە گوتمان بۆی سانتیمەتر بکەینەوەتر دەتوان سالب دوو لەسەر 3550 ڕاستەخۆ ئەو پرسیارەمان چەندە قیمەتەکەی 2.82
جاران توان سالب 6 2.82 جاران دەتوان سالب 6 متر. باشە واچی ترمان هەیە پاشەوی دەڵێ ئەوەن دەهێڵی تێدا لە سانتیمەتر. بۆش گۆشەلادانی پرژۆڵەی پلێچی ڕووناک ئێمان یەکسانە بە یەک ڕووناکیشە چەندە تێتایەکەمان؟ تێتایەکەمان 12.7 پلا داواکراو دەڵێ لەمدام لۆ بدۆزەوە لەقی ئەلف دەڵێ چ بدۆزەوە لەمدام لۆ بدۆزەوە. باشە دەڵێن دی ساین تێتا یەکسانە بە ئێم لەمدا یەکسانە بە چی؟ دی ساین تێتا لەسەر ئێم لەمدا یەکسانە بە دیەکەمان چەندە؟ 2.82 جاران دەتوان سالب 6 جاران ساینی گۆشەمان چەندە؟ 12.7 لەسەر ئێمان چەندە یەکە قیمەتی لەمدایەکەمان چەندە؟ 5.89 جاران دەتوان سالب 7 متر. لە قیبا دەڵێ لە چی گۆشەلادانێکدا پلە دوو دەبیندرێت پلە دوو دەردەکەوێت ئەو جارداویست دەکا فێتای دەکا بەڵام بۆچێ بۆ پلە دوو ئەو پرسیارە گەر بێتەوە لەقی ئەلفت نەداتێت زۆر ئاساییە دەی بەواستەی فێتا و ئێم و دیەکەی لەمدای دەدۆزی یەکەم جار ئەو جادەی لەمدای لەوەری دادنی و ئاگدار بە یەکسەر دەست بە شکارکردنی ناکەی یعنی یەکەم جار پێویست بەچیە بەواستەی گۆشەلادان و پلەیەک چونکە ئەو گۆشەیە تایبەتە بە پلەیەک دەبی لەمدای بدۆزیەوە لەمدا نەگۆڕە لەمدا چیە؟ نەگۆڕە ئەو لەمدای دێن لە چێ دادەنینەوە لە لەقیبا فێتا دەکاتە چی؟ ساین ئینڤێرسی ئێم لەمدا لەسەر دی یەکسانە بە ساین ئینڤێرسی ئێمەکەمان چەندە؟ دووی دایە وزارە لەمدا نەگۆڕە 5.89 دەتوان سالب 7 لەسەر دیمان چەندە؟ دیەکەمان 2.82 جاران دەتوان سالب 6 فێتایەکەمان 24.7 پلە دەردەچی. ئەوە شیکاری ئەو پرسیارە گوتم ئەو بیرۆکە و پرسیارە کاتێک گرینگە ئەگەر لەقی ئەلفت نەداتێ ینی داوانەکە ڕاستە خۆ بڵێ لە چ گۆشەیەکدا پلە دوو دەردەکەوێت ئەتو بە واستەی پلەیەکەکە و ئەو فێتایە لە بۆ پلەیەکێ لەمدا دەدۆزیەوە لەمدا نەگۆڕە دی ڕاستە خۆ لە لەقیبا دایدەنێەوە. باش ئەو پرسیارێکی سادەیە لەمدا دراوە ژمارە دەزەکان هەیە گۆشەلادان پلە دوژمانەیە ئێمە کەشمان دوو چێ دەدۆزیەوە گۆشە دەدۆزیەوە ئاسانە پرسیارە. ئەو پرسیاران بیرۆکانیان دووبارەیە هەشتی نوێی تێدا نیە ئاسان پرسیارەکەن بابین بزانین ئەو پرسیارە دەڵێت دەڵێ ڕووناچێکی تاک ڕەنگ درێژە پۆلەکەی ئەو لەمدا بە درزەکێکی لەداندا تێپەڕ دەبێت کە ئەوەن دەهێڵی تێدایە ئەو ژمارە دەست باشە پرژۆڵەیەکی ڕووناک لەسەر شاشەکە دەرکەوت گۆشەکەی ئەوەندە ئەوە فێتە باشە داوای چ دەکا پێی برژۆڵەکە ئاسانەوەشیان باشە ئەو پرسیارە ئەوشان هەر سادەیە هەوڵ دە بخۆتەوە دوو پرسیارەی شیکار بکەیت. بابینە سەر کۆتابابەتمان لە بەشی حەوتەم ئەویش چییە؟ لەیزەرە. سەرەتا بەبزانین دەستگای لەیزەر چیە؟ دەستگایەکە چی لێ دەردەچێت؟ ڕووناچێکی هاوباری تاک لەمدا تاک درێژە پۆلی لێوە دەردەچێت. لەیزەر سێ سەرچاوی وزە بەکاردێنێ لە وزاری هاتەوە کارەبا وزە هەمانە کیمیا وزە و هەمانە چییە؟ لەیزەر چی بەکاردێنی؟ ڕووناچی بەکاردێنی. ئیشی لەیزەر چییە؟ ئەوە دەستگایەکەمان زانی ئەدی لەیزەر چییە؟ ئیشی بەتینکردنی ڕووناچیە بەهۆی کردداری بزوێنە دەرچنەوە کە لە هەنگاوەکان باسی دەکەین. باشە بابین سەرەتا بەراوردەکمان هەیە جیاوازیەکمان هەیە لە بینی چێ و چێ ڕووناچی ئاسایی لەگەڵ چێ لەگەڵ ڕووناچی لەیزەر. یاڵا بابین ڕووناچی ئاسایی ناهاوبارە تەماشا وێنەکە بکەن ناهاوبەرمانەی چییە؟ یعنی ئەو لەمدانی کە لێی دەردەچێت لەمدای جیاوازن باشە درێژەپۆلی جیاواز درێژەپۆلەکانی یەکسان نینە لەرەلەریان جیاوازە جیاواز ڕۆگەیان دەگۆڕێ بەیەکدا ناچن ناهاوبارە هەمە ڕەنگە ها لەمداکان جیاوازن هەمە ڕەنگە هەڕەمە چییە؟ بە ئاڕاستی جیاجیا بڵاو دەبێتەوە و توندیەکەی لە چاو لەیزەر گلۆپێکی ئاسایی گلۆپی ماڵێ توندیەکەی لە چاو لەیزەر چۆنە؟ کەمە. باشە لەناو ئەو گلۆپەدا چ هەیە؟ تەلێکی بەرگرێک هەیە کاتێک ئەلکترۆنەکانی ناوتەلەکە دەست بەلەرینەوە دەکەن شەپۆلی کارۆمناسییان لێ دەردەچێت
شەپۆلی کارەبووناسی دروست دەکەن لە شێوی چیە ڕووناچی بینراوە باشە کاتێک ئەلکترۆنەکان دەجوڵێنەوە لە کاتی هەڵبەست و دابەزین لە کاتێک کە بەرگە ئاستەکەیان دەگۆڕن ئەوە چی لێ دەردەچێت ئەوە شەپۆلی کارەبووناسی لە شێوی ڕووناچی بینراوە و ئاگادار بن تێبینی دووەم شێوەی تەلەکە شێوەی تەل وە گواستنەوەی بارگەکان ئەو دووە بەرپرسیارن لە چی لەو تیشکە کارەبووناسی دەردەچێت چۆن لە کاتی جیاجیا لە شوێنی جیاجیا ئەوە دوو بە توندی جیاجیا ئەوە سێ و هەروەها بە ئاراستەی جیاجیا بڵاو دەبنەوە ئەوە چوار چێ بەرپرسیارن لەوەی ئەو تیشکانە بە کاتی جیاجیا و شوێنی جیاجیا و توندی جیا و ئاراستەی جیا شێوەی تەلەکە لەگەڵ چی گواستنەوەی بارگەکان لە خاڵێکەوە بۆ خاڵێکی تر وا لەو تیشکە دەکەن کە لە کاتی جیاجیا و لە شوێنی جیاجیای تەلەکە و بە توندی جیاجیا و بە ئاراستەی جیاجیا بڵاو ببنەوە ئەوە تایبەتە بە ڕووناچێکی ئاسایی گلۆپێکی ئاسایی ئەدی لەیزەر چۆنە ئەدی ڕووناچی لەیزەر چۆنە بابین دەڵێن ڕووناچی لەیزەر ڕووناچێکی هاوبارە و تاکڕەنگە یەک ئاراستەیە و هەروەها توندیەکەی لە چاو ڕووناچێکی ئاساییە توندێکی زۆری هەیە تێبینی گرنگە بێگداتوونی شەپۆلەکانی تیشی لەیزەر لە هەموو خاڵەکاندا جەماعەت تەماشاکەن دروستکەرە ئەو قسەمانەی چییە یعنی سەر بەرامبەر سەر بن بەرامبەر بن هاوڕەوگەن هاوبار و هاوڕەوگەن یعنی سێ تا سەفرە لە بینیان بەڵێ سەر بەرامبەر سەر سێ تا سەفرە لە بینیان چونکە هاوبار و هاوڕەوگەن بەچمان زانی دروستکەرە گوتمان سەر بەرامبەر سەر دروستکەرە ئەدەگە سەر بەرامبەر بن باە ئەو کاتی لە ناوبەر دەبوو مادام دروستکەرە ئەوە پێ دەڵێن هاوبار و هاوڕۆگە خاڵی دووەم شەپۆلی بەرەم هاتوو وەک تاکە شەپۆلێکی فراوانی زۆر دەردەکەی بەڵێ مادام سەر بەرامبەر سەرە وەکو تیشکەی فراوانی گەورە دەردەکەوێت چووکە بێگدا چۆن ڕوودەدە لە بینیان و فراوانێکی گەورە دروست دەبێت توندیەکەی چی لێدێ زیاد دەکات و هەروەها هەموو شەپۆلەکان درێژە شەپۆلیان یەکسان هەمویان لەمدایان یەکسانە هەموو شەپۆلەکان درێژە شەپۆلیان چیە یەکسانە ئەوە بەنسبەت ئەو تێبینیانە کە تایبەتە بە ڕووناچی لەیزەر یاڵا ئەو وزانێک کە سەرچاوی لێزەر بەکاری دێنێ وەکو سەرچاوە چنە کارەبا باسمان کرد ڕووناچی کیمیا ئەوانە بدە لەیزەر ئەوی چیت پێ دەبەخشی چمان دەداتێ ڕووناچێکی هاوباری تا درێژە شەپۆلمان تا درێژە شەپۆلی توندی زۆرمان پێ دەبەخشی باشە لە لەیزەر بۆ هەر سەرچاوێکی لەیزەر چمان هەیە شوێنێکمان هەیە پێی دەڵێن چێ پێی دەڵێن ناوەندی چاڵک ناوەندی چاڵک چێ لە لەیزەر پارتە شوشەیەکە مادەچی تێدایە ئەو مادە لە شێوی ڕقە یان شلە یان گازە باشە ناوەندی چاڵک پێناسەمان کردێ باسی دەکەین باشە ناوەندی چاڵک دەڵێتی بۆ هەر سەرچاوێکی لەیزەر ناوەندی چاڵکەیە کاتێک وزەی دەدرێتێ ئەوش چمان دەداتێ ڕووناچێکی هاوباری لێ دەردەچێت جەماعەت کە دەڵێن ڕووناچی لێ دەردەچێت تەمان ڕووناچی لەیزەرمانەی ڕەنجی سەوز دەردەکات لەیزەرمانەی ڕەنجی سوور دەردەکات ئایا ئەو لەمدایکە لە لەیزەر دەردەچێت لەسەر چ بەندا بەپێی چ ئەو ڕەنگانە دەگۆڕێن بەپێی پێکهاتەی ناوەندە چاڵاکەکە باشە کەوات ئەو خاڵە زۆر زۆر گرنگە چێ درێژ شەپۆلەکە لۆ دیاری دەکات چێ لەمدایکە لۆ دیاری دەکات لە لەیزەر پێکهاتەی ناوەندە چاڵاکەکە درێژە شەپۆلی لەیزەرەکە دیاری دەکات یعنی ئەو ڕەنگەکە دیاری دەکات باشە دەستگایەکمان هەیە پێ دەڵێن مەیزەر هات بۆ لە وزاری ئایا ئەو دەستگای لە چ مەودایەک ئیش دەکات مایکرۆی یان وردیلەیی ئەدی لەیزەر لە چ مەودایەک هەتا چ مەودایەکە لەیزەرمان هەیە لە خوارسوورەوە دەست پێ دەکات هەتا دەکاتە چێ هەتا دەکاتە تیشی ئەکس لە بینیان ڕووناچی بینراوە یعنی چمان هەیە خوارسوور پاشەی بینراو و تیشی ئەکس ئەو مەودایانەمان هەیە هەموو یعنی لە هەموو جۆرەکان ئەمە لەیزەرمان هەیە باشە بەشە گرنگەکانی لەیزەر گرنگە هاتی تۆ لە وزەری ئۆشیان لە چی پێک دێ یەکەمیان ناوەندی چاڵک دواتر باسی دەکەین دووەمیان ئاوێنەی ڕووناچی دەری تەواو سێمیان جۆری ئاوێنەکەمان چیە ئاوێنەی نیمچە ڕوون گوتمان پێکهاتەی ناوەندە چاڵاکەکە لەمدا دیاری دەکات ئەدی ناوەندی چاڵک سێ پێناسەکەی ئەو ناوەندەیە ئەو مادەی تێدایە یان ڕقە یان شلە یان گازە
کاتێک وزەی دەدەینێت وزەی دەدەینێت کارەبا ڕووناچی کیمیا یەک لەوانە ئەوچمان دەداتێ ڕووناچێکی هاوباری تاک درێژە پۆلمان پێدەبەخشی باش کام لەمانی خوارەوە بەشێکی گرنگ نییەن لە دەستگای لێزەر گوتمان دەستگای لێزەر چی تێدایە لە چ پێک دێ ناوەندی چالاک ئاوێنەی ڕووناچی دەریتەوە و ئاوێنەی نیمچەڕوون ئاوێنەی نیمچەڕوون هەیە ئاوێنەی ڕووناچی دەریتەوە و هەیە ناوەندی چالاک هەیە چمان نییە هاوێن کۆمان نییە لە لێزەر کەواتە ئەو وەڵامی هەڵدەبژێری ئاگدارەوە تەماشا سێ پرسیارە بکەن هەسێک یەک بیرۆکەنە دەڵێ ئەو تایبەتمەندیانە کامانن کە لە ڕووناچی لێزەر هەیە لە ئاسایی نییە ئەی ڕووناچی لێزەر چییە گوتمان هاوبار و تاکڕەنگە تاکڕەنگ مەسی تاک درێژە پۆل باشە تیشی لێزەر جێبەجێکردنێکی فراوانی هەیە بۆ بەدەستهێنانی بێکداچوون لە جووت درزەکەدا ڕوونی بکەرەوە بۆچی لێزەر باشترە لە ڕووناچی ئاسایی بۆ بابەتی بێکداچوون ئاینەن وەڵام چکە لێزەر چییە ئەو ڕووناچی کە لە لێزەر دەرەچێ ڕووناچێکی هاوبار و تاکڕەنگە بە ئاسانی تێبینی سامپڵی بێکداچوون و بەیەکداچوونی دروستکەر و لە ناوبەر دەکەیت بەڵام ئەگەر ڕووناچی ئاسایی پێدا تێپەڕکەی لەبەر ئەوەی ڕووناچی ئاسایی تیشکێکی نەهاوبارە بێکداچوون ڕوونادا لە نێوان شەپۆلەکان خاڵی دواتر بەچی ڕووناچی لێزەر لەو ڕووناچی ئاسایی زیاد دەکرێتەوە ئەوەش ئاسانە دەڵێن لێزەر هەمیشە هاوبار و گونجاون لە ڕێوگا یعنی چێ هاوبار و هاوڕەوگن باشە ئەو بەنسبەت پرسیاری دواتر با بزانین هەنگاوەکانی بەرهەمهێنانی ڕووناچی لێزەر چییە لێزەر بە چەند ڕێگە ئەو تیشکە توندی زۆرە دەردەکات سێ کردارمان هەیە جەماعەت ئاگادار بن یەکەم جار گوتمان لێزەر چ وزەیەک بەکاردێنێ چ وزەک دەدەینە لێزەر یان وزەی کیمیاییە یان ڕووناچیە یان ئەو تێبەکارەبا وزەی پێدەبەخشین باشە ئەمە حاڵەتی سەرەتا هەنگاوی یەکەم چوونە ژوورەوەی وزەمان هەیە وزە دەدەینە ناوەندە چاڵاکەکە ناوەندە چاڵاکە چی تێدایە مادەی تێدایە مادەکە چیە گوتمان ڕقە یان شلە یان گازە ئەو پێکاتە پێ دەڵێن ناوەندە چاڵاک لەو سەری چمان هەیە ئاوێنەی نیمچەڕوون لە لاکێت ترچمان هەیە ئاوێنەی ڕووناچی دەری تەواو یاڵا وزەمان دانی ناوەندە چاڵاکەکە ئەو گەردیلانە ئیشیان چییە کە وزەمان پێدان ئەو وزێ هەڵدەمژن باشە لە ئاستێکی نزمەوە دەستنە ئاستێکی بەرزتر باشە دەڵێن چی کاتێک ئەو وزێ دەدرێتە ناوەندە چاڵاکە کە ئەوە گەردیلەکانی ناوەندە چاڵاکە بەشێک لە وزەکە هەڵدەمژن گەردیلەکان دەگوازرێنەوە بە ئاستەوزەیەکی بەرزتر کە گوازرانەوە بۆ ئاستەوزەیەکی بەرزتر پێیان دەڵێن گەردیلەی وروژاو ئەوە لە چێ لە ئاستە بەرزەکە ئاگاداربە دوای هەڵمژینی وزە ئاگاداری نقطەیە بە ئەنی سەرەتانا کە دوای ئەو وزەکەی هەڵمژی و ئاستەکەی بەرز کردەوە ئەو گەردیلە چی پێ دەڵێن گەردیلەی وروژاو لە ئاستێکی بەرزدان باشە هەنگاوی دواتر چ ڕوودەدا هەنگاوی دواتر کردداری دەرچوونمان هەیە کردداری دەچوون دوو نوعمان هەیە دوو شێوازمان هەیە دوو جۆرمان هەیە هەمانە لە خۆ دەرچوون یاڵا ئێستا گەردیلەکان چمان کردیە و زەمان پێداینە لە ئاستێکی بەرزدان گەردیلەکان پێیان دەڵێن گەردیلە وروژاوەکان یاڵا لە خۆ دەرچوون هەندێک لە گەردیلە وروژاوەکان دەگەڕێنەوە بۆ ئاستەوزەی سەرەتایان هەندێک لە گەردیلەکان باشە ژمارەیەکی کەم لە گەردیلەکان دەگەڕێنەوە بۆ ئاستەوزەی سەرەتایان ئەویش کە لە کاتی بەرزبوونەوەی ئاستەوزە هەڵمژین ڕوو بدا لە کاتی هاتنە خوارەوە وزەیان لێ دەردەچێ تیشتیان لێ دەردەچێ لە کردداری لە خۆوە دەرچوون ئەو تیشکەی دەردەچێت چ تایبەتمەندێکی هەیە گرنگە زۆر گرنگە واگەدار بە ئەو تیشکەی کە لە کردداری لە خۆوە دەرچوون دەردەچێ تیشکەکە چییە ڕووناچێکی هاوبارە یان ڕووناچێکی ئاساییە ڕووناچێکی ئاساییە باشە ناهاوبارە بە هەموو لایەکدا بڵاو دەبێتەوە ئەو نقطەی دەوی بزانی ئاگدار بە گوتمان لە کردداری لە خۆ دەرچوون هەندێک لە گەردیلە وروژاوەکان دادەبەزنەوە کە دابەزینەوە ئاستەوزەی سەرەتایان تیشتیان لێ دەردەچێ لە شێوی ڕووناچی ئاسایی با بزانین کردداری سێم چییە لە کردداری سێم ئاگدار بن لە کردداری دووەم چ ڕوویدا بوو لە کردداری دووەم لە خۆ دەرچوون تیشتی ڕووناچی ئاساییمان هەبوو باشە ئەو فۆتۆنانەی هەدەڵەتی ئەو فۆتۆنانەی کە لە خۆ دەرچوینە مەبەستی ناهاوبارە ئاساییەکەیان ناهاوبار
یان ڕووناچی ئاسایی ئەو فۆتۆنانی کە لە خۆ دەرچوینە دەچن بەر چێ دەکەون ئەو گەردیلانەی کە لە سەرەوە ماینە گەردی لە وروژاوەکان بەر گەردی لە وروژاوەکانی تر دەکەون هانیان دەدەن کە ئەوانی چکەن بگەڕێنەوە سەر ئاستەوزەی سەرەتایان یعنی ئەگەر لۆت هاتەوە گوتی لە کردداری بزوێنە دەرچوون لە کردداری بزوێنە تیشکدان چی هۆکارە بۆ دابەزینی گەردیلەکان لە ئاستەوزە بەرزە بۆ ئاستەوزەی نزم دەڵێ ئەو فۆتۆنانەی کە لە خۆوە دەرچوینە لەگەڵ گەڕانەوەی گەردی لە وروژێ دراوەکان فۆتۆنێک دەردەکەن هەمان تایبەتمەندی فۆتۆنە هەندەرەکەی هەیە تاوکەری ئەو خاڵە دەڵێ فڕ بدەدا لێرە لە کاتی هاتچۆکردنی ئەو فۆتۆنانە ناوەندە چاڵەکە فۆتۆنەکان چۆ دەکەن هەندێک لە فۆتۆنەکان لە شوشەکە دەردەچێت لە ناوەندی چاڵک دەردەچێت ئیشی ئەو دوو ئاوێنە چییە تیشکەکان دەگەڕێنەوە ناوەندە چاڵاکەکە کە ئەو تیشکانی گەڕاندۆ ناوەندە چاڵاکە بزوێنە دەرچوون چی لێ دێ زیاد دەبێ قیمەتی یعنی توندیەکەی چی لێ دێ زیاد دەکا تاوای لێ دێت بڕێک ڕووناچیەکە لە ئاوێنە نیمچە ڕوونەکە دەردەچێت بڕێک ڕووناچی لە چی دەردەچێت لە ئاوێنە نیمچە ڕوونەکە باشە ئەم ڕووناچی دەرچووەکە ئەم ڕووناچی دەرچووە هاوبارە توندی زۆرە پێی دەڵێن چ پێی دەڵێن ڕووناچی لێزەر باشە سێ کردارمانە بە کردداری هەڵمژین وزیان هەڵبژی کار با کیمیا ڕووناچی چونە ئاستەوزەیەکی بەرز لە کردداری لە خۆ دەرچوون گوتمان هەندێک لە گەردی لە وروژاوەکان دادەبەزن چیان لە دەردەچێت ڕووناچی ئاسایی ناهاوبار لە هەنگاوی کۆتایی بزوێنە دەرچوون چۆنە گوتمان ئەو فۆتۆنانەی لە خۆ دەرچوونە دارێکی تر بەرچێ دەکەون بەر گەردی لە وروژێنراوەکان و دەیان گەڕێنەوە بە مەش ڕووناچێکی هاوباری توندی زۆر دەردەچێت پێی دەڵێن ڕووناچی لێزەر پرسیار کام تایبەتمەندی لێزەر دەبێت هۆی دەرچوونی ڕووناچی هاوبار ئەکید بزوێنە دەرچوونە چکە لە خۆ دەرچوون ناهاوبارە کەواتە لە کامیان ڕووناچی هاوبار دەردەچێت لە کردداری بزوێنە دەرچوون ئاگدار بن گرنگە و ڕووناچی هاوبارەکەش لە دوو ئاوێنەکەی ئاوێنی ڕووناچی دریتەوە و ڕووناچی بەناودا تێپەڕ نابێ بەڵام ئەو ئاوێنەی نیمچە ڕوونا دائیمان تیشکەکە لە چێ دەردەچێت تیشی لێزەرەکە لە دەرچێکی بچووک دەردەچێت لەنەو ئاوێنە نیمچە ڕووناکە تایبەتمەندی ئەو ئاوێنەی چییە ڕێبە تیشتی ناهاوبار نادا بستە دەرەوە تەنا ڕێبە چ تیشکێک دەدا هاوبار بەڵام ئەویان تایبەتمەندی چییە هیچ تیشکێک بەناویدا تێپەڕ نابێ هەمووی دەگەڕێنەوە ناوەندە چاڵاکەکەی باش سوودی ئەو ئاوێنانە چییە هەتازە گوتمان ئیسفادی چییە ئەو ئاوێنانە ڕووناچی تیشکەکە ئەو تیشکانی کە دایانێ بڵاو ببنەوە دەیان گەڕێنێتەوە ناوەندە چاڵاکەکە بۆی بزوێنە دەرچوون چی لێ دێ زیاد بکە باشە دەڵێتی تیشکەکان دەگەڕێنێتەوە بۆ ناوەندە چاڵاکە ئەمەش دەبێتە هۆی زیادبوونی بزوێنە دەچوون بەرهەمێنانی ڕووناچێکی هاوبار بە بڕێکی زۆر سوودی دوو ئاوێنەکەی گرنگە چەمان ئەو تێبینی دەڵێتی دەڵێ کردداری بزوێنە دەرچوون پەیڕەوی یاسای پاراستنی وزە دەکە مانای چێ قسەیە گوتمان ئەمە ناوەندی چاڵکمان هەیە باشە ناوەندی چاڵک چی تێدایە گەردیلە لەو سەر و لەو سەر چمان هەیە ئاوێنەمان هەیە ئەو ئاوێنەی ڕووناچی دەریتەوە ئەوە چییە ئاوێنەی نیمچە ڕوونا گوتمان تیشتی لێزەرەکە هاوبارەکە لە چێ دەردەچێت هاوبار لە نیمچە ڕوون دەردەچێت ئەتوو ئەمە وزە دەدەینە ناوەندە چاڵاکەکەی وزە ئەو تێبینیە پێمان دەڵێ ئەو وزەیە کە دەیدێ ناوەندە چاڵاکەکە هەمان وزەیە کە دەردەچێتەوە مەسەڵەن 1000 جۆڵت پێدا 1000 جۆڵ دەردەچێتەوە 100 جۆڵت پێدا 100 جۆڵ دەردەچێتەوە بە نمونە ئەو ڕقەمەم گوتە من باشە کەواتە کردداری بزوێنە دەرچوون پەیڕەوی یاسای پاراستنی وزە دەکات چونکە بزوێنە دەرچوون هەمان ئەو وزەیە بەرهەم دێنێت کە دەدرێتە ناوەندە چاڵەکە یعنی ئەو وزەیە کە دەدرێتە ناوەندە چاڵەکە هەمان وزەیە دەردەچێتەوە ئەوەش پێ دەڵێن یاسای پاراستنی وزە پرسیاری دووەم ڕێک لەسەر تێبینیە کردداری بزوێنە دەرچوون بەرهەمێنانی فۆتۆنێکی تەواو لێک چوی فۆتۆنە هەندەرەکەی یەکەم جار دەگرێتە خۆی دڵ ئایا بەدەستهێنانی شەپۆلی دووەم یعنی ئەوەی کە دەردەچێ ئەو هاوبارە لەگەڵ یاسای پاراستنی وزە ناکۆکە یعنی دژی یاسای پاراستنی وزەیە یعنی پەیڕەو ناکە دڵی نەخیر پەیڕەو دەکا شەپۆلی دووەم هەمان ئەو وزەیە بەرهەم دێنێت کە دەدرێتە ناوەندە چاڵاکەکە ئەو پرسیارە یەکێکە لە پرسیارە گرنگەکانی لێزەر باش بەکارهێنانەکانی لەبەردەکەی لە چیدا بەکاردێت لە ناوماڵ لە پیشەسازی بۆ پەیوانی دووری و لە بواری پزیشکی لە بواری طبی دوژداری واروها لە ڕاگەیاندنی بینایی و فایبەر ئۆپتیک باشە
بۆچی تیشتی لێزەر بەکاردێت بۆ پیاوانی دووری چونکە بەکەمی بەملا بڵاو دەبتەوە و یەک ئاڕاستەیە باشە کەواتە تیشتی لێزەر بۆ پیاوانی چ بەکاردێت دووری ئەوە ئەندازیارەکان زیاتر ئەوەی بەکاردێنن ئەو جۆرە باشە و هەروەها چیترمان هەیە هەڵسەگانی بەش حوتم پرسیارێنم دەڵێ بۆچی بەکارهێنانی لێزەر بۆ پیاوانی گردونیەکان باشتر دەزانن ئەوەش عینەن پرسیارە چونکە بڵاو نابێتەوە و دووریەکی زۆر دەبڕێ بەبێ ئەوی توندیەکەی کەم بکە ئەو تایبەتمەندی هەیە بۆیە بۆ پیاوانی گردونیەکان بەکاردەهێنرێ پرسیاری سێەم دەڵێ چی دەستگاکانی ڕیشاڵە بیناییەکان ڕووناچی دەگوێزنەوە بەهۆی دیاردەی ڕووناچی دانەوەی تەواوەتی بەناو ڕیشاڵە شوشەیە باریەکاندا ئەو باسی چ دەکات فایبەر ئۆپتیک باشە دەڵێ تیشتی لێزەر لە ئامێرەکانی ڕیشاڵە بیناییەکاندا لە جیاتی ڕووناچی سپی بۆ گواستنەوەی شەپۆلەکان بەکاردێنرێت دەڵێ بۆچی لێزەر باشترە تاکڕنگ باشترە لە ڕووناچی سپی لە دەستگای ڕیشاڵە بیناییەکان فایبەر ئۆپتیک دەڵێت زانیاریەکان دەربارەی شکانەی ڕووناچی بەکاربێنە بۆ ڕوونکردنەوەی ئەوە باشە ئەمە دەڵێن تیشتی لێزەر تەماشاکە بۆ نمونە ڕیشاڵێکی بینایی باریکمانێ شوشە لە کاتی پێچکردنەوەدا باشە مادەکەی ناوی لە شوشە دروست دەکرێت باشە ئەگەر تاکڕنگ بەکاربێنین کاتێک ئەو تیشکە بەر دیواری ڕووی ناوی شوشەکە دەکەوە دەیداتەوە ڕاستەوخۆ وزەکە بە تەواوی دەگوازێتەوە ئەگەر تاکڕنگ بێ باشە ئەگەر تاکڕنگ بەکاربێنین بەڵام ئەگەر بێت و بەناو ئەو شوشە باریکەدا ئەمە بین ڕووناچی سپی بەکاربێنین گوتمان بۆچی لێزەر باشترە تاکڕنگ باشتر لە جیاتی ڕووناچی سپی بۆچی تاکڕنگ بەکاردێ لە جیاتی سپی ئەگەر بێت و ئەمە ڕووناچی سپیمان بەکارهێنابایە کاتێک سپی دەگاتە لێوارەکەی لە کاتی ئەوەیدا تووشی شکانەوە دەبێ بەشێک لە تیشکەکان بڵاو دەبنەوە بەشێک لە وزەکە بە فیڕۆ دەدرێ باشە کەواتە تیشی لێزەر تاکڕەنگە لەبەرەوەی کاتێک دەچێتە ناو ڕیشاڵەکان دەستگاکان نردنوەگرتنەوە شیتەڵ نابێ هەمووی دەدرێتەوە بەناو شوشەکەیدا دەگوازرێتەوە باشە بۆ شیتەڵ نابێ بۆ پێکەنەرە بنەڕەتەکان بەڵام هەرچی ڕووناچی سپیە پەرتەوازە دەبێ بڵاو دەبێتەوە وزەکە دەردەچێت لە شوشە ڕیشاڵە بیناییەکانەوە باشە وزەکەمان بە فیڕۆ دەچێت بەڵام هەرچی تاکڕەنگەکەیە پەرتەوازە نابێ دەتوانین بڵین تیشتی تاکڕەنگ یان لێزەر لە دوو یەکەمەکاندا پەرتەوازە بوونی نییە بەڵام ڕووناچی سپی لە دوو یەکەمەکاندا تووشی بڵاوبوونەوە دەبێ پەرتەوازە دەبێ ئەو وەڵامی ئەو پرسیارەیە بەکارهێنانەکانی لێزەر لە بواری پزیشکی ئەوانە لەبەر دەکەی بۆ لابردنی پەڵەکانی سەرپێست بۆ لابردنی ئۆپەڵانی لەسەر دەموچای ئەفرەتان دروست دەبێت لە کاتی منداڵبوون و بۆ کەمکردنەوەی خوێنبەربوون و ئەو بەکارهێنانە لەبەر دەکەی و دوو تێبینیمان هەیە لێرە لە کتێبەکەت باز دەکە دەڵێ زۆر لە بێجێهێنانە پزیشکەکان سوود لە بەهەڵمکردنی ئاو دەبینن بۆی لێزەری توندی زۆری خواردسوورە ئەو لێزەرە ناوی چیە لێزەری دوانە ئۆکسیدی کاربۆن ئاگدار بە باشە ئەوە نەوەک لە وزاری بێتەوە خاڵی دووەم تیشتی خواردسوور لە لێزەری دوانە ئۆکسیدی کاربۆن لە مدایەکەی چەندە ئەگەر هاتەوە دەڵێ لە مدای تیشتی خواردسوور لە لێزەری CO2 10 مایکرۆمەترە کە ئیشی چیە سوتاندنی ماسولکە شانەکان